ئەزیزان سڵاوتان لێبێ یادگار فایەخم خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان لە بەرنمەیەکی ڕاستەوخۆ. من زۆر ناڵێم لە پێشەکیەکەم بەڵام خۆتان نەزانن کە هێشتا مەترسیەکانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ماون، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پارێزگا و قایمقامیەت و بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانەوە کۆمەڵێک ئاسانکاری زۆریان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. من ئەم شەو قسە لەسەر ئاسانکاریەکانەکەم، قسە لەسەر مەترسیەکانەکەم، قسە لەسەرەوەکەم کە لێرە بەدوا بە تایبەت کە سبەینێ قۆناغێکی دیکەیە، قۆناغێکی دیکەی قەدەغەی هاتوچۆ و ئاسانکاریەکان کۆتایی دێت. ئەمەوێ بزانم چۆنە. من ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، بەر لەوەی بیان ناسێنم سوپاسی یەک بەیەکیانەکەم هەر لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر، تەندروستی سلێمانی، تەندروستی دهۆک، تەندروستی هەڵەبجە بە ناوی تەواوی وڵاتیانی هەرێمی کوردستانەوە سوپاستانەکەم. ماندوو نەبن، ئێوە ئێجگار ماندوو بوون، ئەرکێکی ئێجگار قورتان لەسەرشان بوو. هەرێک لە بەڕێزان دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر، دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی، دکتۆر نیزار ئسمەت بەڕێوەبەری گشتی تەندروستی دهۆک، وارووا دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە. بە خێراتنی هەر هەمووتان دەکەم ماندوو نەبن. چالاکیەک هەیە لە دهۆک، بەشێک لەو چالاکیە گوێزینەوە و دێمەوە خزمەتان، بێگومان قسەمان لەسەر چالاکیەکەش دەبێت. ئەزیزان لە دهۆک لە بڵین چالاکیەک لەلایەن کۆمەڵێک لایەنەوە ئامادە کراوە بە شێوەیەک لە شێوەکان وەکو سەرکەوتن بەسەر یەکێک لە قۆناغەکانی جەنگی کۆرۆنا. دیارە لەوێوە وەکو ئەمڕۆژ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سەرەتا سوپاسی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت، پاشان سوپاسی حکوومەت و وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ و تەواوی ئەو دام و دەستگایانەی پەیوەستن بەو دوو وەزارەتەوە دەکرێت. بەشێک لەو بەشێکی کورتی و چالاکیەتان بۆ گوێزینەوە، چونکە باس و خواسی گەرم لە ناو بەرنامەکەمان ئامادەیە بۆ ئێوە. ئەگەر هاوڕێیانم وێنەکانیان ئامادە کرد بێت، پێم وا بێت ئێستا لەسەر شاشەی کوردستان 24 دەبینرێت کە چالاکیەک لە دهۆک ڕێکخراوە لە هەموو شوێنەکانی دۆک. دیارە لە ساتێکی دیاری کراودا وەکو ڕێزلێنانێک لە کارمەندانی تەندروستی، لە پزیشکە بەڕێزەکان، لە پەرستارە بەڕێزەکان، لە ستافە تەندروستیەکان، لە کارگوزارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و تەواوی وەزیرە بەڕێزەکان دەکرێت. بێگومان پێویستە سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندنیش بکرێت کە لەم ماوەیە هەر هەمویان کەم تا زۆر ڕۆڵی ئیجابیان هەبووە و لە هەمووشی گرنگتر پێویستە سوپاسی تەواوی وڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت، چونکە سەرڕای سەختی دۆخە ئابوووریەکە، سەرڕای ئەوەی کە دوکان و بازار و تەواوی ئەو شوێنانەی کە کەسابەتیان تیا کرد و معیشەت و گوزەرانی ڕۆژانەی خۆیانیان تیادا دەکەوت، دەست بەرداری بوون لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان باشتر پابند بوون بە ڕێنماییەکانی تەندروستیەوە بە شێوەیەک لە شێوەکان لەژێر فەرمانی بەڕێوەبەری گشتی تەندروستی ناوچە و شارەکانی خۆیان بوون، گوێیان لێگرتن بە ماندووبوونی ئەوانیان زانی. ئێستش ئەم چالاکیە هەر لە چوارچێوەی ئەو کارە بەڕێوە دەچێت. دیارە ئاهەنگگێڕان بۆ سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا نەک بە قسەی من، بە قسەی کەسانی شارەزار ڕەنگە هێشتا زوو بێت، بەڵام ئاوات دەخوازین کە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان خۆشی و شادی، زاڵبوون، کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا، کۆنتڕۆڵکردنی بڵاو بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت. ئەوەش خۆتان وێنەکان دەبینن کە لە ڕێگەی جیاوازەوە، لە ڕێگەی کۆمەڵێک چالاکیەوە هاوڵاتیانی دهۆک دیارە دڵخۆشی خۆیان دەردەبڕن. من پێم خۆشە چەند ساتێکی کەم لەگەڵ وێنەکان بمێننەوە. ئەو وێنانەی دەیبینن لە ڕێگەی کامێرای کوردستان 24ەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەگوێزرێتەوە. هاوڵاتیان یەکێک بە مۆم، یەکێک بە گڵۆب، هەریەکە یەکێک بە شێوەی جیاواز دڵخۆشی خۆیان یاری ئاگرین دەردەبڕن.
بەڵێ باشە ئەوانەی بینیتان کۆمەڵێک وێنە بوون بەڵام من پێم خۆشە بۆم بابەتە ڕێک لە دکتۆر نزار عیسمەت بەڕێوەبەری گشتی تەندروستی دۆکەوە دەست پێ بکەم. دکتۆر سڵاوتان لێ بێماندوو نەبن. دیارە ئێوە لە لێدوانی بەردەوام و چەند ڕۆژی ڕابردووتاندا ئاماژەتان بەوەدا بوو کە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا مەترسیەکی جددیە و پێویستە وڵاتیان حەزەر بکەن، بەڵام لەلایەکی دیکەوە دەبینین کە ئاهەنگ دەگێڕن هەر لەو پارێزگایی ئێوە بۆ زاڵبوون بەسەر ڤایرۆسی کۆرۆنا. یعنی ئێمە بە شێوەیەک لە شێوەکان پرسیار هەڵەگرێ. زۆر سپاس کاک یادگار، زۆر سپاس بۆ بینەرن هێژا پێ خۆشحالم گەل هەواڵێت خۆیت خۆشتوی ڕێبەرن گشتیین ساقلەمبی هەرێما کوردستانê. ڕاستی مەترسیا کۆرۆنایەوەکی جەنابێتە ئاماژە پێدای هێشتا مایە و ئەمەل وەزارەتە تەندروستی و هەمی ڕێبەرن گشتی ئاماژەدایە vê çendê hindê ڤایرۆس yê اکتیڤ بیتن لە عێراقê و هەرێما کوردستانê و ناوچە ئەم تێدا وەک هەرێما کوردستانê و سەرانسەری جیهانê واتە مەترسیاوەیە هەی چونکە ئەو ڤایرۆسە مرۆڤ نەقل دکەن وەکی مرۆڤ جهێکی بۆ جهێکی بێت ئەکید دێ ڤایرۆسی گەل خۆین تەڤە ئەvە لایەنێکی ویە لایەنێ دوێژی ئەکید مەترسی هێشتا مایە نەمانە نەخۆشە نەخۆشخانێ وێ ڕەنگی نادەتەوەک و ئەم بێژین نەخۆشی ئێدی بمبر بوو نەمال پارێزگەهامە بەردەوام ئەمێ نەخۆشیت گەرهین بەردەوام ئەمێ دیفچوونێتکەین کەسێن گومان لێکری کەواتە ئەمە هەنگێڕانە هێشتا زوو نەبوو دکتۆر ئەگەر هاتۆ ئەو ئاهەنگە وەکی ئەم هاتینە ئاگادارکردن بتنێ بۆ ڕێزگرتنەیە و سوپاسیەکە یەکەم بۆ سەرۆکی حکومەتی و هەموو حکومەتە هەرێما کوردستانê و دووەم بۆ خەڵکی خوراگرێ پارێزگەها دوهوکێک و gelek ماندی بوون تحمل کرد و هەر وەساژی سوپاسیە بۆ هێزن ئەمنی و سوپاسیە بۆ کەرتێ تەندروستی پەلمی کارمەندت خۆڤە. سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتت ئاهەنگا زاڵبوونە سەر کۆرۆنایە بەلکو سوپاسیەکە خەڵکی دەربرینێژێت کەتە. بەڵێ سپاسان دەکەم دکتۆر سەباح ماندوو نەبن لەشتان ساغ بێ لەو پرسیارەوە دەست پێ یەکەم دیارە بە گەڕانەوە بۆ ئێوە کۆمەڵێک ئاسانکاری کراوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە زمنیدا پارێزگای سلێمانیش پێم خۆشە بزانم ئەم ئاسانکاریانە چەند استیغلال کراون و چەند زیادە ڕێویتیا کراوە. بەڵێ شەو باش کاک یادگار شەوی بینەرانی کوردستان 24 باش ڕێز و سڵاوم بۆ بەڕێزان دکتۆر نزار و دکتۆر دلۆڤان و دکتۆر ئازاد هیوای تەندروستی و لەش ساغی بۆ هەموو لایەک دەخوازم. سپاس بۆم دەرفەتە دیارە ئێمە خۆ دەزانی ماوەیەکی دوور و درێژە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان بەردەوام لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانان و ئەمە لێرەوە زۆر سپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و شاری سلێمانی بە شێوەیەکی تایبەت بکەم کە بەڕاستی ئەگەرەوان نەبوونایە ئێمە ئێستا لە بارودۆخێکی تەندروستی زۆر خراپە بووین و ئەتوانم بڵێم دام و دەستگاکانی ئێمە نەیان نەتوانین چارەسەری و حاڵەتانە بکەن کە لە ناوچەکەمانە تووشە بوون بە نەخۆشیەکە. ئەمە فەزڵەکە گەڕێتەوە یەکەم بۆ خوای گەورە دووەم بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و بە تایبەتی چین و توێژەکانی مامۆستایانی ئاینی و کاسبکاران و هێزەکانی ناوخۆ کە دەورێکی زۆر کاریگەر و گرنگیان هەبوو لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و وشارکردنەوەی خەڵک و دەستگا میدیایەکان بە هەماشێەوە هەموو خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێستا ئەو بارودۆخی کە ئێستا ئێمەتیایە بۆ ئاسایی بوونەوەی ژیان بەڕاستی ئێمە وەکوێەوە ئاگادار بن ئێمە پرۆژەیەکمان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی و پارێزگای سلێمانی کرد بۆ ئاساییکردنەوە چونکە دەمانزانی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی شاری سلێمانی بە تایبەتی ئەو چینەی کە ڕۆژانە پارەپەیاکەن باری معیشیان زۆر خراپە و پێویستەکە ئێمە جارێکی کە دەستکەینەوە بە ژیان بەڵام بە قۆناغ و سپاس بۆ خوا و سپاس بۆ هێز ئەمنیەکان و پارێزگای سلێمانی و قایمقامەتی سلێمانی بەشێکی زۆر لەو داواکاریانەی ئێمە جێبەجێ کراوە گەرچی تۆزێ خێرایی کراوە لە ئاساییکردنەوەی ژیان کۆمەڵە شوێن کە ئێمە پێمان باش نەبوو زووتر بکرێتەوە بەڵام لەبەر بارودۆخەکە و لەبەر زەختی هاوڵاتیان ئەوانیش نەیان توانی بەرگە بگرن بەڵام بە هەر حاڵ
ئەوەی گرنگە لە ئێستا بێ هاوڵاتیان خۆیان بپارێزن بۆ بارودۆخ کە چۆتە بارودۆخێکی کەوە کە ئێمە ناتوانین بەڕاستی خەڵک لە ماڵەوە دانین تەنها داوا لە خەڵکین کە خەڵک خۆیان مجازەفە بە ژیانی خۆیانەوە نەکەن مجازەفە بە تەندروستی خۆیانەوە نەکەن و نەشتە شوێنە زۆر قەرە باڵخەکان و کاتێکیش کە بۆ کاری زۆر پێویستەشن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر سەباح دێمەوە خزمەتتان چمە خزمەتی دکتۆر دلۆڤان. دکتۆر ئێوە لە پارێزگای هەولێر وەکو جنابی دکتۆر سەباحیش ئاماژەی پێدا ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی لەسەر لایەنە تەندروستیەکان بووە لە ڕێنمایی لە تێگەیاندنی هاوڵاتیان لە مەترسی دۆخەکە زۆر بە زیادەوە پێشکەش بە هاوڵاتیان کراوە. ئەم قۆناغی خۆپارێزیە چەند گرنگە هاوڵاتیان هۆشیار بن لەم بابەتە وەکو دکتۆر سەباحی جوتی مجازەفە بە ژیانی خۆیانەوە نەکەن. بەڵێ سەرەتا ڕێزوسلااوم بۆ بەڕێزت و بەڕێزان هاوکارانم بەڕێوەبەرانی گشتی سلێمانی و دووهۆک و هەڵەبجا بەڕاستی وەکو خۆت ئاماژەت پێکرد گرنگترین شت لەوەی لە ڕێکارەکانی بەرەنگار بوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا جەخت لەسەر ئەوە کرایتەوە کەوا دوو لایەنەیە لایەنێکیان ئەوەیە کەوا سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو ڕێکارەکان هاتنە پێش و جێبەجێکران لەلایەن بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و هێزە ئەمنیەکانەوە و هەم لەلایەن هاوڵاتیانی خۆشەویست. بەڕاستی ئەو ڕێکارانە هەموو وای کرد تا ڕادەیەکی زۆر بتواندرێت کۆنتترۆل لەسەر ئەو ڤایرۆسە بکرێتن و بتواندرێت تەشەنەبوونەکەی هێواش بکرێتەوە و لە نێو خەڵک زۆر بڵاو نەبێتەوە. بەڕاستی ئێستاش لەو قۆناغی کە ئێستا تێداین گرنگجیەکەی لە زال پێویستەکەوە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن وەکو باس لەوە بکەینکەوە خودی هاوڵاتیان گرنگە ڕێنماییەکان جێبەجێ بکەن بە تایبەت ئەو قۆناغی کەەوە تا ئێستا هاتووە ئێستا کۆمەڵێک ئاسانکاری کراوە بە تایبەت بەڕەچاوگرتنی باری ئابووری هاوڵاتیان و ئەوانەی کارەکانیان و ئیشیان ڕاوەستایە چەند ڕێکارێک و ئاسانکاری کران بۆ ئەوەی تا ڕادەیەک ژیان دەست پێ بکاتەوە بەڵام گرنگە تاکو و ئێستاش دکتۆر دلۆڤان لەلایەکەوە ئاسانکاری کراوە بۆەوەی ژیان دەست پێ بکاتەوە بەڵام لەلایەک مەترسی لەسەر ژیان دروست نابێتەوە بەو ئاسانکاریانە ئەگەر زیادە ڕەویتیا بکرێ. بەتاکید وەکو برادرانیش باسییان کرد مەترسیەکە تا ئێستا هەر بەردەوامە ئەو ڤایرۆسە لەسەر تاسەری جیهان ئێستاش هەر تەشەنە دەکاتن و بە تایبەت لە وڵاتانی دەوروبەر بۆیە زۆر گرنگە ئێمە لەو قۆناغی ئێستا هەر لە قۆناغی خۆپارێزی بمێنینەوە و بتوانین گردبوونەوە یان کۆبوونەوە لە شوێنە گشتیەکان ڕوونەدا بە تایبەتی ئەو شوێنانەی کەوا پێشتر گردبوونەوەی لێ ڕوودەدا و یان کۆبوونەوەی لێ دەبوو ئەو شوێنانە نەکرێنەوە تا فترەیەکی تر بەڵکو کۆنتترۆلەکە زیاتر بێت. سوپاسانەکەم دێمەوە خزمەتتان دکتۆر ئازاد جەنابتان وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجەمە بەستمە و پرسیارە بکەم مەترسیەکان لە پارێزگای هەڵەبجە لە چ قۆناغێکدایە و پێت وایە بە پێی هەبوونی مەترسی و نەبوونی مەترسی پێویستە ئاسانکاریەکان جیاوازیان هەبێت لە پارێزگە جیاوازەکان؟ بەڵێ شەوتان باش شەوی جەنابەت و میوانەکانت باش. من هاوڕام لەگەڵ بۆ ئاسانکاریانی کە کرا یا ئەکرێت بۆ خەڵک من هەستەکەم مەترسیەکان زیاترە بن بەوەی کە هەندێک کەس لەوەی کە ڕێکارە خۆپارێزیەکان بەکار نایەنن ئەتوانن ببنە فۆکەڵ پۆینت یاخود ببنە سەرچاوی توشبوونی خەڵک یاخود لە خەڵکە وەری بگرن. ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە نەخۆشەکان تا ئێستا سروشتی نەخۆشیەکە لێرەوا بووە کە زۆربیان نیشانیان نەبووە و لەوانەش ئێستا لەو شوێنانەی دەرەوە کە تەنانەت ئێمەش پێمان نەزانیون یاخود خۆیان ناهاتوون هەڵگری ڤایرۆسەکە هەبێ. بەم شێوە سەریعە ئاسانکاری لە کەمکردنەوەی ڕێکارەکان بە تایبەتی ڕێکارە ئەمنیەکان خۆی بۆ خۆی ئەبێتە هۆی
ئەوەی کە ئەم مەترسیە زیاتر بێت و لە ناو خەڵکیش بەداخەوە کە وێنەیەکی وە زۆر شایستە بە ترسناکیەکانی نەخۆشیەکە نەکراوە بەمانای ئەوەی کە تا ئێستا خەڵک ئەوە نییە کە هەموو ڕێکارەکانی خۆپارێزی بەکاربێنێت. منە بینم کە زۆربەی زۆری خەڵک ماسک بەکار نایێنێت لەوەی کە ببێتە هۆی مەترسی بۆ سەر خەڵک. بەڵام ئێمە لە هەڵەبجە وەک یەکێک لەو پارێزگایانی کە فراوانترین سنوورمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێکارەکان تا ئێستا تون بوون لەوەی کە بربەستەکانی سەر شەقامەکان هەڵ نەگیراون و تاکە پارێزگاین تا ئێستا لەکردنەوەی فرۆشگاکاندا یاخود دوکانەکاندا تا 2 نیوەڕۆ ئێمە ئەم ڕێکارانە جێبەجێەکەین واتە لە 2 نیوەڕۆ ڕێگە بە هیچ کەس نادرێت دوکانەکان بکاتەوە. بەڵام سبینێ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دانیشێت و بڕیاری پێویست لەسەرەوە درێت. پێویستە شتێک باسکرێ لەم بەرنمەیەک بە حزوری هاوڕێیان و هەواڵانم کەوەی کە کردنەوەی مزگەوتەکان لە ئێستادا خواستێکی زۆری لەسرە پێویستەکە بڕیارێکی تەندروستیانەوەتر پرسیاری تایبەتم بۆ یەک بە یەکتانەیە چکە تایبەتمەندی هەموو پارێزگاکان جیاوازن لەسەرکردنەوەی مزگەوتەکان و گلەی و نیگەرانی ئەهلی مزگەوت. سوپاسانەکەم. ئەچمەوە خزمەتی دکتۆر نزار. دکتۆر وەکو دکتۆر ئازادیش ئاماژەی پێدا باشە ئێمە لاریمان لەوە نییە کە ئاسانکاری بۆ وڵاتیان کراوە بۆ ئەوەی وردە بچنەوە سەر کارەکانیان. بەڵام ئایا ناکرێت لە ڕێگەی لیژنەکانەوە لە ڕێگەی دام و دەستگا ئەمنیەکانەوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکانەوە دیاران پرسیارە بۆ تەواوی کوردستان تەواوە خەڵک ناچار بکرێت کە دێتە دەرەوە دەستکێش دەستەوانە پەنجەوانە هەر ناوێکی هەیە لەگەڵ دەمامک و ماسکەکە بەکاربێنن. ئایا ئەمە قورسە بیسەپێنن؟ نەخێر نەقرسە و باشە بسەپێنن سەر هەمی خەڵکیژی و بێ دەمامکیان بەردەف نەدەرکەونەوە ماسک بۆ هەر وەساژی باشە چ جارە کەسێک نێزیکی کەسێکی نەبیتن ژدیراتیا 2 مترە زێدەتر ئیلا بوو کارێکی فەربیت و هەر وەساژی زۆرە گرنگە دەمێ چنە جهێکی کوم نەبن پێکڤە و ئەڤەژی ڕاستی دێ بارێمە گران کەت وەکی ساخلەمی و لیژنێن هەفپشت تایبەتی هێزن ئەمنی بۆ هەندێ ئێدی زێدەتر هەگەر ئاسانکاری هات نەکردن ڕێکارên تەندروستی جێبەجێ بکەن سەر خەلکی و سەر مەهەمیاژی بۆ هەندێک کو ئەم شێن خۆ زێدەتر پارێزین نەگەلەکە بزەحمەتە کاکی یادگار هەکە ئەم جێبەجێ بکەین خەلکێمە چاوایە پێگیر بۆت ماڵڤەمە ئەس بوێ باوەڕێمە خەلکێمە دێ پێگیریەژی کەتن وان ڕێکاری تەندروستیژی جێبەجێ بکەتن. باشە دکتۆر بەنسبەت کۆنتترۆلکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە سنووری پارێزگای دۆگ لە چ ئاستێکدایە؟ تا نوکە خۆشببختانە سوپاس بۆ خودێ و پێگیریە خەلکی و هەماهنگگی و ئێکدەنگیا ژوورە ئۆپەراسیۆنی حتا نوکە گەلک باش بووە. ئەگەر ئەم بەراوردکەین ئەو ژمارە حالەتێت هاتنە دەست نیشانکردن 15 حالەت بووینە هەر 15 حالەت دروستی چارەسەر بووینە و دەرکەفتینە. ئەو ژمارە تێستەیە مەکرین حتا ئەڤروکە 6300 تێستمە بوو 6300 حالەتێت گومان لێکری و هەر وەساژی دیفچوون لە حالەتی هاتیەکردن خۆشببختانە تنێ ئەو 15 پۆزتیڤ بووینە بەردەوام ئەمە دیفچوونێتکەین واتە لێرێ حتا نوکە کۆنتترۆلەکە باش هاتیەکردن حتا نوکە خوپارێزیەکە باش هاتیەکردن لێ بەردەوام خەلکێت تێتە ناو پارێزگا بەردەوام خەلکێش دەربەتێتن و نێزیکی 1000 کەس هێشتا کارنتینێ دەنە کاکی یادگار و ئەvێ خوژی وێ چەندێت گەین هەندی کارنتینێ دابیتن واتە لێرێ احتیمالە هەیوی نەخۆشی هەبێت. سپاسانەکەم دکتۆر سەباح دیارە پارێزگای سلێمانی و بە دیاریکراوی شاری سلێمانی لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا ناوچەیەکی مەترسیدار بوو و وڵاتیان هەموو ئێوە لە هەمووان زیاتر نیگەران بوون بەڵام سوپاس بۆ خوا بە شێوەیەکی باش کۆنتترۆل کرا. من پێم خۆشە ینی هەواڵە خۆشەکان نەبێ بە هۆکاریەوەی کە خەڵک پشتی لێ بکاتەوە بەڵام ژمارەیە و کەسانەی ئێستا بۆ نمونە لە نەخۆشخانەکانن چەندە وەکەی ژمارەکە دەبێ بە سفر پشتیوان بەخوا. بڵێ دیارە ئەوەی کە ئێستا هەیە کاگیادگار ئەمە ئەنجامە ئەم ئەنجامی و پابندبوونەی هاوڵاتیانە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەنجامی ئەو ڕێکارە تەندروستیانەیە کە وەزارەتی تەندروستی
بە شێوەیەکی گشتی گرتوێتە بەر و ئەنجامی ئەو بڕیارانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی گشتی داویانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەم ئەنجامانە مانایەوە نییە کە ئێمە ئیتر لە مەترسیەکە دەربازمان بووە، بەڵکو مەترسیەکە بەردەوامی هەیە، بەڵام ئێمە توانیمانە ئەنجامێکی باش بەدەست بێنین لەوەی کە نەیەڵین نەخۆشیەکە بڵاو بێتەوە، لە هەر شوێنێکە بڵاوە بێتەوە ئێمە بتوانین کۆنتترۆلی بکەین. لە شاری سلێمانیش وەکو شارەکانی کە وەکو جەناب داماژت پێ ئێمە هەر لە سەرەتاوە زۆر بە خێرایی ڕێکاری تەندروستیمان گرتە بەر و بە سپاسەوە هاوڵاتیان و ئەوەی کە ئاماژەم پێ هەموو چین و توێژەکان و حکوومەتی هەرێمیش بەڕاستی هاوکار بوون. ئەگەرەوان هاوکار نەبوونایە ئێمە نەمانەتوانی ئەم ئەنجامە بەدەست بێنین. و من حەزەکەم هاوڵاتیان پێشەوەی پێت بڵێم چەند نەخۆش لێرە ماوە شتێگەی ڕاستیەگەی بیزان، ینی ئێمە ئەم ڤایرۆسی کە لە وڵاتی ئێمە هەیە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ڤایرۆسەکانی وڵاتانی دنیا و خەڵکی ئێمەش لە ڕووی فسیۆلۆژی ویا لە ڕووی بەرگری لەشەوە ڕاستە لەوە چێ لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە، بەڵام جیاوازیکی وا گەورەمان نییە کە ئێمە بڵێن وەڵا ڤایرۆسەکە کاریگەری نابێت لەسەر خەڵکی هەرێمی کوردستان یا شاری سلێمانی. بەڕاستی ئەو ڤایرۆسە هەر هەمان ڤایرۆسەکە ئێمە هاوڵاتیانی ئێمە بەهۆی گەشتکردن بۆ وڵاتی چین و وڵاتی ئێران و وڵاتانی ئەوروپا و ناوچەکانی تری جیهان لێەوە هێنایان بۆ ئێرە، ینی هەمانەوە ڤایرۆسەی کە خەڵکی ئیتالیایە کوشت هەمانەوە ڤایرۆسە لە ڕێگەی هاوڵاتیانی هەرێمی. کەواتە خەڵک پێی وانە بێ کە ڤایرۆسەکەی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری کەمترە لەو ڤایرۆسەی لە ئێران، لە ئیتالیا، لە چین، لە ئەمریکا، لە وڵاتێکی دیکە هەیە. ئەمە تێڕوانینێکی هەڵەیە بە دڵنیاییەوە هەر هەمان ڤایرۆسە خۆ ڤایرۆسەکە لە سلێمانی دروست نەکراوە تا بڵێ شتێکی جیاوازەیە لە کانیکی سلێمانیە لە قوڵاوە بڵێ وڵا ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی جیاوازە. ئەم ڤایرۆسە لە ڕێگەی خەڵکی هەرێمی کوردستانەوە لە وڵاتانەوە گوازراوەتەوە بۆ شاری سلێمانی. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە بڵین سحری سەرکەوتنی ئێمەیە ئەوەیە کە ئێمە زۆر بە خێرایی توانیمان ئەو نەخۆشانەی کە هەڵگری ڤایرۆسەکەن کە لە هەموو دنیاە ئەم شتە ناڵێم لە هەموو دنیا بەس لە زۆربەی شوێنەکانی دنیا ئەم کارە بەم شێوەیە نیە. ئێمە زۆر بەزووی ئەو کەسانەی کە بەس هەڵگری ڤایرۆسەکە بوون ئێمە هێنامان لە نەخۆشخانە داخڵمان کردن و چارەسەرمان کردن نەمانێشت دوو ئامانجمان پێکا بەم شێوەیە. یەکیانەوە بوو ئەم هاوڵاتیانەی کە داخڵمان کردن لە نەخۆشخانە دۆزیمانەوە نەمانێشت خەڵکی کە توشکەن، یعنی نەخۆشیەکە بڵاوکەنەوە بە زووترین کات خزم و کەسوکارەکانیان خۆیانمان هێنایە نەخۆشخانەکان و کەرنتینەکان کۆنتترۆلی حاڵەتەکەمان کرد. دووەم نەمانهێشت ئەم نەخۆشیە لە قۆناغێکەوە بگوازرێتەوە بە قۆناغێکی کە من حەزەکەم بەرچاوڕوونیە گەبێ، ینی ئەم نەخۆشیە سێ قۆناغێکیانەوەیە تەنها هاوڵاتیان هەڵگری ڤایرۆسەکەن و هیچ نیشانەیەکی پەتاکەیان نییە. قۆناغی دووەمیانەوەیە پەتاکەیان هەیە بەڵام ئارازەکەیان نیشانەکانیان نیشانەی سووک و مامناوەندن. قۆناغی سێمەوەیە نیشانەکانیان توندە یان پێویستیان بە چاودێری وردەیە. ئێمە ئەم قۆناغانە بە دوای یەکایەن و پشتە بەستن بە بەرگری لەشی کەسەکە. ئێمە هاتوین لە قۆناغی یەکەمەوە خەڵکمان دۆزیوەتەوە داخلی نەخۆشخانەمان کردووە و من چەند جارێک کە باسی وەشم کردووە، ینی خۆتان نەزان لە کوردەواریشا زۆر باسیەوە کرێکەکەی کەسێک پەتا ئاگرێ ئەڵێم بڕۆ لە ماڵەوە بۆی بکەوە خۆت باشە بیتەوە لەبەرەوەی کەوتن لە ماڵەوە یا لە نەخۆشخانە مەناعی جسمی ئینسان بە قووە دەکات، بەرگری لەشی ئینسان بە قووە دەکات توانێت بەسەر نەخۆشیەکە ئازاڵ بێ. ئێستا لە هەموو دنیاە خەڵک لە قۆناغی سێمەوە داخلی نەخۆشخانە ئەکرێ، یعنی دووشتی لە بەردەمایە یا چاکبوونەوە یان مردن. بەڵام ئێمە لە قۆناغی یەکەمەوە خەڵکمان داخڵ کردووە. دکتۆر سەباح ئەگەر یارمەتیم من بۆ ژمارەکان دێمەوە خزمەتت بەڵێ ئەگەر یارمەتیم بێ بۆ ژمارەکان دێمەوە خزمەتت چونکە لە وردە گفتوگۆیەکی نێوانمانە دیارە هەواڵی خۆش لەوبارەوە پێوە با تۆزێکی تر بینەرە چاوەڕێ بکات. دکتۆر دلۆڤان سەبارەت بە پارێزگای هەولێر ژمارەکان تا چەندە ژمارەی دڵخۆشکەرن و تا چەندە کۆنتترۆلی ڤایرۆسەکە کراوە و لقی دووەمی پرسیارەکەم ئەوەیە زۆر جار لە ناو هاوڵاتیانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە وترێ مێژوویەکی دیاری کرا و کاتێکی دیاری کرا و 23 مانگ 24 مانگ چارە نووسازە بۆی بزانین زاڵ بووین بەسەر ڤایرۆسەکەی یاننا. ئەمە تا چەندە تێڕوانینێکی زانستیە؟ وەڵامی ئەوەشم بیتەوە سوپاس دەکەم. بەڵێ زۆر سوپاس
بەڕاستی ژمارەی نەخۆشەکانی هەولێر لە سەرەتا بە هێواشی دەستنیشان دەکران و وەکو زیاتریش ئەوە بوون کەوا لە کەرەنتینە یان ئەوانەی کەوا نیشانەچیان لێ بەدیار دەکەت و سەردانی نەخۆشخانەیان دەکرد ئەوانە زیاتر دەستنیشان دەکران. بەڵام بەهۆی ئەوەی کەوا پابەندبوونێک نەبوو لە ناو شاری هەولێر ژمارەکە لە ناکاو زیادی کرد و وای کردکەوە دڵەڕاوکەیەک و ترسێک لە ناو خەڵک زیاتر دروست بوو. ئەو نمونەیە بەڕاستی ئەوە نیشان دەداتن ئێمە ئەگەر پابەندبوونی هاوڵاتیان نەبە یان ڕێکارەکان نەبووایە لەوانەیە ژمارەکە زۆر زیادی دەکرد و بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ئەو ژمارانە زیادی دەکرد. بەڵام ئەوە تەنانەت یەک ڕووداو بوو یان شوێنێکەوە پابەندبوونی تێدا نەکرابوو لە بۆ ڕێکارەکان وای کرد ژمارەکە زیاد بکاتن. خۆشبەختانە ئەو نەخۆشانە دوای ئەوەی کەوا بە پرۆسێس و چارەسەرکردن و لەژێر چاودێری تەندروستی و پزیشکانەوە چارەسەری پێویستیان بۆ ئەنجام درا خۆشبەختانە نەخۆشەکان و سەبر چاک دەبنەوە و چارەسەری نەخۆشیەکە وەردەگرن و بەرەو چاکبوونەوە دەڕۆن. ئێستا ژمارەکە خۆی لە سەرەتای ئەو ژمارەیەکە بەڵێ ئێمە خۆی لە سەرەتای دەستنیشانکردنی نەخۆشیەکەەوە 169 نەخۆش لە هەورێ دەستنیشان کرا. ئێستاکە 151 نەخۆش چاک بوونەتەوە و 18 نەخۆش ماوەتەوە لە نەخۆشخانە. ئەوانیش چارەسەری پێویستیان لە بۆ ئەنجام درایە و چاوەڕوانی ئەوەین کەوا پشکنینەکانیان نێگەتیڤ دەربچێتن و بگەڕێنەوە ماڵەکانیان. هیوادارین هیچ نەخۆشی تریش دەستنیشان نەکرێتن و بەڕاستی ئێستا ئێمە زیاتر لە مەرحەلەی ئەوەین کەوا پشکنینی هەڕەمەچی یان عەشوایی ئەنجام بدەین لە بۆ ئەو خەڵکانەی کەوا گومان دەکرێت بەرکەوتیان هەبێتن لە شوێنەکانی گشتیەکان بە تایبەتی لە مارکێتەکان یان لەو شوێنانێکەوە فڕنەکان بێتن یانیش لە نێو هێزە ئەمنیەکان و بە تایبەتی ئەو کەسانێکەوە داخلی پارێزگا دەبن ئەوانە پشکنینیان بۆ ئەنجام دەدەین. دکتۆر دلۆڤان ئاسانکاریەکان وای نەکردووە کارکەکانی ئێوە زیاتر بێت لە ماوەی ڕابردوو خۆی زۆر بوو ئێستا زۆرتر بێ لە جارانیش. بە تەئکید ئەو ئاسانکاریانە وەکو باسمان کرد ئێستا ئەگەر هاتوو بە ڕێکارەکانی تەندروستی بێتن و ئەگەر هاتوو بەرکەوتەی لێ نەبێتن یان ئەو شوێنانەی بە تایبەتی کە کرایتەوە ئەگەر مارکێتەکان تەمەشا بکەین یان ئەو شوێنانەی بازارکردن بێتن خەڵک ماوەی نێوانیان یان زۆر لێک نزیک نەکەمنەوە و بە تایبەتی پێویستە 2 مەتر لە یەکتر دوور بکەونەوە هەر دوکانێک یان شوێنێک بە تایبەتی ئەوانەی کە بچووکن لە 2 تا 3 کەس زیاتری لێ نەبێتن سەرتاشخانەکان کە ڕێنمایی کراون لە 4 کەس زیاتر لە ژوورەوە نەبن تا بکرێتن بەرکەوتەکەم بێتن و ماسک و دەستەوانە بەکار بێتن ئەوە هەمووی دەستەوانەکان باشن بۆچی نایسەپێناغی داهاتوونێتە پێش نەک بە شتێکی ینی چۆن بڵێ اختیاری بێت. بەڵێ لەگەشت ڕێنماییەکان بەڕاستی تەئکید لەسەرەوەی کرایتەوە کەوا پێویستە هاوڵاتیان پابەندی ئەو ڕێنماییانە بن. بەڵام وەکو دکتۆر سەباحیش باسی کرد ینی بەداخەوە لەلایەن هەندێک لە هاوڵاتیان لەوانەیە ئەو بۆ چوونەیان لۆ دروست بێ ئایا ئەو ڤایرۆسی کە لە کوردستان هەیە لەوانەیە سوکتر بێ لەگەر بە بەراورد لەگە شوێنەکانی تر ترسی ئەوەش هەیە ڕاست دەکەی وەڵا ئەو نکتێش هاتی تەکایەوە بەس بەڕاستی پێویستە پابند بین پێویستە ترسی ئەوەمان هەبیتن لەوانەیە ئەو ڤایرۆسە دیسانەکە تەشەنە بکاتەوە و لە شوێنێک لە شوێنەکان دەرکەوێتەوە لەبەرەوە تا چەند بکرێ پابندی ڕێنماییەکان بین کە بە سوپاسەوە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر هەموو پابندی ڕێنماییەکان بوونە ئەوە بوویتە ئەنجامی ئەوەی
کەوا ژمارەی نەخۆشەکان کەم بێ و تەشەنەکردنەکە هێواش بێتن سپاس دەکەم دکتۆر. ئێمە دوو دێمەوە خزمەتتان. خزمەتکەوە بابەندی ڕێنمایەکان سپاسان دەکەم دکتۆر ئازاد باست ببوورە لە شوێنێ قسەکەم پێبڕیت باسی مزگەوتەکان بوو بەڵام بۆیە قسەکەم پێبڕیت مەبەستم بوو بە باشی و بە تێروتەسەلی قسەی لەسەر بکەیت. دیارە حکوومەتی هێرێمی کوردستان ئەمڕۆ دووپاتی کردوتەوە کە دەرگای مزگەوتەکان بە داخراوی دەهێڵڕێنەوە. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێوە وەکو لایەنە تەندروستیەکە چەند لەگەڵ ئەم بڕیارەی حکوومەتی هێرێمی کوردستانن بۆ هێشتنەوەی دەرگای مزگەوتەکان بە داخراوی بۆ کاتی ئێستا و چ وەڵامێکتانەیە بۆ نیگەرانیەکانی ئەهلی مزگەوت؟ بێگومان من لەسەر پێشنیاری مامۆستایانی ئاینی ئەم پرسەم لێرە وروژان دیارە جەنابیشت پێش من درکت پێکردووەکەوەی کە ئەو پرسیارە بکەی بەلای منەوە لە هەر شوێنێکە ئارگومنتێک هەیە ئێستا ئەڵێن سوپەرمارکێت و شوێنەکانیش هەروەکو مزگەوتەکان قەرەباڵغن بازارەکانی هەروەکو مزگەوتەکان قەرەباڵغن بۆ مزگەوتەکان نەکرێنەوە. ئەزانی ڤایرۆسەکە خۆی لە بەرکەوتنە بڵاو دەبێتەوە واتە ئەو خۆی ژینگەی مزگەوتەکان وایە خەڵکەکان زۆر نزیک دەبنەوە لە یەک شتێک هەیە پێڵێن سۆشیال دیستانسین واتە دوورکەوتنەوەی خەڵکەکان بە شێوەیەک مەترێک زیاد بۆ مەترونیوێک ئەمە خۆی ڕێگرێکی باشە لە ئەگەری پژمەی کەسی بەرامبەریش بۆ سەر تۆ کەمترە بێتەوە. بەڵام لە مزگەوتەکاندا بەڵام لە مزگەوتەکاندا پێچەوانەیە لەوەی کە خەڵکەکان نزیکتر دەبنەوە. ئەگەر لە من بپرسی حەلمان نییە لەوەی کە مزگەوتەکان بکەینەوە چونکە ئێستا بانگەواز و بانگێشتی تەنانەت وەکو ڕاگەیانراوی ئەوان بە ئێمە ژووتراوە کە وەڵامیان بدەینەوە. من وەکو بەڕێبەری تەندروستی هەڵەبجە وەڵامەکەمەوەی ئەگەر هیچ حاڵمان نەمالەوەی کە مزگەوتەکان بکرێتەوە پێویستەکە بەڕای من نێوانی نوێژخێنەکان زیاد لە مەترێک بێ ئەمە یەک دوو سەبارەت بە بەکارهێنانی ئەو شوێنانی کە بۆ پاک و خاوێنی پێویستەکە ئەوانە دابخرێن واتە بەکارهێنانی شوێنێک بۆ زیاد لە 2 کەس و 3 کەس و زیاتر ئەمە خۆی مەترسیە لەگەڵ ئەوەیە کە من بۆ خۆم لەگەڵ ئەوەیان نیم سنەتی تەراویح لە مزگەوتەکانە بکرێت تەنها بۆ نوێژە فەرزەکان بکرێتەوە و ئەو کاتانەی کە خەڵک ڕۆژووە شکێنێ لەبەرەوەی ئێستا خواز لەسەرکردنەوەی مزگەوتەکان بۆ ئەوەیە کە ڕەمەزان لە پێش لە کاتێکا کە خەڵک ڕۆژووە شکێنێت پێویست ناکات بە گەڕاندنی خواردنێک کە سەردانە پۆشراو بێت و هەروەها زیاد لە کەسێک بەکاری بهێنێت تەنها بەدانانی ئاو لە شوێنەکان ئەتوانین لە حاڵێکە ئەگەر خەڵک نەیتوانی لەوەی کە مسەیتر بێ بەسەرەوەیە کە نەچێتە مزگەوتەکان بەڕای منکردنی نوێژ و عیبادەتەکان لە ماڵیش بۆ خۆی هەمان شتی ئەبێت لە حاڵێکە کە پێویستەکە زانایانی ئاینی ئیشتیاد بکەن لەو فتوایانەی کە داویانە مەسەلەن لەبەرەوەی کە پێشووتر حاڵەتێکی وان نەبووە کە گیانگیری بێت و سەرانسەری گیان پێوەی مەشغوڵ و دەردەدار ببێ پێویستەکە زانایانی ئاینیش زیاتر ورتر لەو داوایان ئەوە بن ورتر بن بۆ ئەوەی لە ئێستادا وەک گوتم نەخۆشخانەی هەر چوارشارەکە پڕە لە نەخۆش یاخود نەخۆشی لێە لە ئەگەری هاتنی پۆزیتیفێک بڵاوبوونەوەی بەناو شار دووبارە هەمان دەردی سەری و ناخۆشی و نەخۆشی و دەرد بۆی مەهێنێ بەڕای من ئەبێ ئەم شتە زیاتر ورتر لەسەری بۆستین و من پێشنیار دەکەم لەگەڵ مامۆستایانی ئاینیش بۆی کۆبوونەوەی بکەین و کەسانی شارەزاتر لە ئاستی خۆپارێزی تەندروستیدا بێنینە ناو کۆبوونەوە و مەجلیسەکان. سوپاسانەکەم دکتۆر نزار ئێوە وەکو پارێزگای دۆک لەو بارەیەوە سەبارەت بە بڵین ئەو داواکاریەی کە دەکرێت لە مانگی ڕەمەزاندا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە پێشنیازتان چییە و تا چەندە بە گرنگی ێزانن هێشتا وەک دەرگای ناوەندەکانی خوێندن دەرگای مزگەوتەکانیش داخراو بێت؟ ڕاستی هێشتا گەلە زیە و وەکی فتووە سەرانسەری جیهانە ئیسلامی ژیل گەلە وڵاتە دەرکەتینەک و نەنەڤێژە تەراویحێ بێنەکردن نەڤێژە جەماعەت بێنەکردن دەرگێت مزگەفتە بێنەڤەکردن حتا الگەلە وڵاتێت و ژێدەری زانایان ئیسلامی نەژی تێدا واتە vê ڕەنگی دەتەڤە هێشتا گەلە زیە نەبەس مزگەفت هەموو جهێن عیبادەتێ جارێ ئەوێ لێ کۆم بنەوە ئینسان شێت ماڵە خۆشی عیبادەت بکەت و
خود پارێزێتن شێتن نوێژە خۆ بکەتن شێتن هەموو تقوسێت خۆی دینیت ڕەمەزانێژی بکەتەوە هەروە سازگەل هەندێنینم ژی هەند ئاسانکاری بێنەکردن نوکەت vê وەختیدا سیکێت گرتی و قەرەباڵق هەمی بێنەڤەکردن و هەروەساژی مۆڵ بێنەڤەکردن یان ئەو جهێت gelek خەک نێزیکیەک بیت بێنەڤەکردن دیتنا من هێشتا gelە زیە ئەگەر ئەف شتە بێتەکردن دێ خەلەتیەک بیتن و ئەو خەلەتیە احتیمالە هەی ئەگەر کەسێک هەبیت هەلگرێ ڤایرۆسی ئێک کەس هەلگرێ ڤایرۆسی بیت و یێڤە شارتی بیتن کاراسەتەکیل سەرانسەری کوردستانی چێک ئەگەڕێنەوە چوارگۆشەی یەکەم و مەترسیەکان زەحمەتتر بێتانی لێ دێتەوە بەڵێ سوپاسانەکەم دکتۆر نزار دکتۆر سەبا بەڵێ دێمەوە سەر ئەو بەشەی کە لە پرسیارەکەی پێشوو وەڵامم وەرنەگرتەوە دیار بوو من ویستم لەم بەشە وەڵامم بیتەوە سەبارەت بە ژمارەی نەخۆشەکان لە نەخۆشخانەکان و لەگەڵ وەڵامی و پرسیارشم بیتەوە کاتێکی دیاری کراو هەیە ئێمە بڵێن ئیتر مەترسیەکانمان تێپەڕاندووە بەڵێ سەبارەت بە ژمارەکە کاگادگار ئێمە ئێستا ئەمڕۆ لە ڕێگەی کەناڵەکانی کەناڵەکەی بەڕێستانەوە ڕایگەێنین کە چوار هاوڵاتی کە لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی نەخۆشخانەکان ئەم شەو بەجێڵن و گەڕێنەوە نێو خێزانەکانیان بەم شێوەیە ژمارەی ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەکانی ئێمە ئەمێنەوە تەنها یەک نەخۆشە ئەویش یەکێکە لە کارمەندە خۆبەخشەکانی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی داوا لەخوای گەورەکەین شفای با ئینشاءڵڵا کەواتە بەم شێوەیە ئێستا تەنها یەک نەخۆش لە نەخۆشەکان ئەبێنێتەوە و بە زووترین کاتی شەڵاوی شاگەبێتەوە گەڕێتەوە من لێرەوە بە پێویستی ئەزانم زۆر سپاسی پزیشکان و کارمەندانی تەندروستی بکەم بەڕاستی ڕۆڵێکی زۆر ئازایانە و بوێرانەیان هەبوو و بم سپاسەی من زۆر بە ئاسانیە توانم بڵێم سپاسیان کەم بەڵام تا نەچیتە ناو ئەرکەکەەوە تا لەوە تێنەگەی کە پزیشکان کارمەندان چۆن بڕیاری ئەویان نابچنە ناو نەخۆشخانەی کۆرۆناوە تێناگەی کە چوونە ناو نەخۆشخانەکە و بڕیاردان بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانە بە تایبەتی لە سەرەتای حاڵەتەکەەوە کە هیچ بەرچاوڕوونیەکمان نەبوو ئێمە لەسەر سروشتی نەخۆشیەکە لەسەر گواستنەوەی لەسەر خەتوڕەتی نەخۆشیەکە بۆیە بڕیارێکی زۆر ئازایانەیاندا و چەندین کەسیان خۆیان لە خێزانەکانیان جیا کردەوە و تا ڕۆژی ئەمڕۆژ بەشێکیان نەگەڕاونەتەوە نێو خێزانەکانیان من دێرەوە سپاسیانەکەم هیوادارم سەرکەوتوو بن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی ژەکەم پاداشتێکی باشی پزیشکان و کارمەندانی تەندروستی دکتۆر سەباح یەکێک لە گلەیەکانی پزیشکان ئەوەیە کە دەوامێکی یەجگار زۆر دەکەن زۆر لە زیاتر لەو کاتەی بۆیان دانراوە بەڵام بەرامبەر ئەو زۆریە دەرماڵەکانیان کەمە پاداشتەکانیان کەمە موچەیان درەنگ دێت وەڵامێکی ئەوەشیان بیتەوە خراپ نابێت بەڵێ بە دڵنیاییەوە ویستم ئەوەش بڵێم ئەو کارمەندە خۆبەخشانەش بەڕاستی دەورێکی گرنگیانە بووە و من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەمدان مەزرێنە چووکە بەڕاستی ئەوە یەکێکە لەو نمونانەی کە توشبووی نەخۆشیەکەی و تا ئێستا لە ژێر چارەسەرایە سەبارەت بە ناوەندی تەندروستی بە شێوەیەکی گشتی کاگیادگار دوای کۆرۆنا پێویستە حکوومەت بە چاوێکی تر سەیری وەزارەتی تەندروستی بکە و تێبگا گرنگی وەزارەتی تەندروستی چەند گەورەیە و کارمەندان و پزیشکان پێویستە چەند ئیتیمامیان پێ بە باڵەخانەی نەخۆشخانەکان ئامێرەکان و پێداویستە پزیشکیەکان چەند گرنگن چووکەوە تا ناوەندی تەندروستی بوو ئەو بڵین کێشەیەکی تەندروستی بوو توانی هەموو ژیان ڕابوەستێنێ و کێشەیەکی گەورەی زۆر ئابووری دروستکە لە جیهانە و خەتوڕەتێکی زۆر گەورە لەسەر ژیانی خەڵکا بۆیە پێویستە حکوومەتی هەرێم دوای کۆرۆنا بەڕاستی بە چاوێکی کە سەیری پێویستە پارێزبەندی و حەسانەیان هەبێت زیاتر لە جاران ژیانی خۆیان بگۆڕن بەڵێ بە دڵنیاییەوە سەبارەت بۆ پرسیارەشی کە جەنابەت باس من هەرەی بەستمەوە بە مزگەوتەکانەوە ئێمە ئەمڕۆ لەگەڵ برایانی بەڕێزم لە زانایانی ئاینی ئیسلام لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی سلێمانی کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی و لێرەوە من حەزەکەم شتێگەیە هاوڵاتیان بیزان ئەگەر مامۆستا ئاینیەکان نەبوونایە ئێمە لە سەرەتاوە کۆمەڵێک چین و توێشە بوو ئامادە نەبوون کە ڕێنماییەکانی ئێمە جێبەجێ بکەن کاتێکە مامۆستایانی ئاینی دەست پێشخەریان کرد و قۆڵی مەردانەیان لێ هەڵماڵی هاتن مزگەوتەکانیان داخست پرسەکانیان داخست ئاسانکاری زۆر بۆ ئێمەکرا سەرەڕای ئەوەی بابەتی داخستنی مزگەوت و پرسەکان کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەسەر
بڵاو نەبوونەوەی نەخۆشیەکە بە هەمان شێوە کاریگەریشیە بوو لەسەرەوەی کە چین و توێژەکانی تر پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە کەس دژایەتی ڕێنمایە تەندروستیەکان نەکات. من کاگیادگار حەزەکەمەوە باسکەم ئێمە لە ناوەڕاستی مانگی سێ بڕیاریکردنەوەی بازارمان داوە و ئەو قەرەباڵقەی کە دروست بووە لە بڵین با بڵین لە 15 سێ تا 8 سێ تا 4 ببوورە کە بڕیار دراوە شوێنەکان بکرێتەوە قەرەباڵقی دروست بوو. ئێمە ئەگەر لەوەش زیاتر بڕۆین لە 20 مانگەوە حسابی بکەین پێویستمان بە 21 ڕۆژەیە تا بەرچاوڕوونیمانە بێ بزانین کاریگەری ئەم قەرەباڵقیە کاریگەریەکی خراپەیان نا. بۆچی 3 هەفتە بە دیاریکراوی زۆر بە کورتی بێ سواز دەکەم. 3 هەفتە 28 ڕۆژ یعنی 2-4 ڕۆژی ببوو باشە ینی 4 هەفتە تقریبا 3 هەفتە بەتەواوەتی 2-4 ڕۆژیمان پێویستە بۆی دوو فئە یعنی ئەگەر گروپێک توشکەن 4 ڕۆژیان پێویستە تا نیشانەکانیان لێ دەرکەوێت ئەگەر ئەم گروپە ژمارەیەکی زیاتر توشکەن پێویستیان بە 28 ڕۆژە. یعنی ئێمە لەو ڕۆژەی کە بازارمان کردوێت تا 28 ڕۆژ ئەگەر هیچ حاڵەتێ تۆمار نەکرێەوە بارودۆخەکە بەم شێوەیە بڕوا من برایانی مسلمان و مامۆسایانی ئاینی دڵنیاکەمەوە ئێمە 1 ڕۆژ کردنەوەی مزگەوت تەخیر ناکەین و کاتێک کە زانیمان بارودۆخی تەندروستی شاری سلێمانی جێگیرە و مزگەوتەکان هیچ ترسناکێکیان نەماوە لەسەر ئەوان چونکە بەڕاستی ئەوان لە مزگەوتەکان نوێژەکەن و بەرنوێژیەکەن ئێمە بە دڵنیاییەوە 1 خولەکیش کردنەوەی مزگەوت دوا ناخەین و بە دڵنیاییەوە خۆمان بڕیاریەوە دەین کە مزگەوتەکان بکرێتەوە. بەڵام بەڕاستی ئێستا لەم بارودۆخەدا بە تایبەتی بۆ ڕەمەزان مزگەوت زۆر جیاوازە لە مارکێت و لە بازارەکان بەڕاستی چونکە مزگەوت قەرەباڵقێکی زۆر زیاتری تیاابێ و لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتۆ خۆ دەزانی ئەگەر جاران مزگەوتێ 200 کەس چوو بێ بۆ نوێژ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە 600 کەس و زیاتری چێ بۆ نوێژ و جەوی مزگەوت جەوێکی تەڕە ئاو دەست نوێژەگرن بەتەڕین سەرەخەنە سەر فەرشەکان و بە قاچی تەڕەوە بەسەر کەسێک دەڕوا کەسێکی دیکە لە جێگەی نوێژەکە دەکات. بەڵێ بەیەکی گونجاو کە بمێنێتەوە و خەڵکی کە توشکە دێمەوە خزمەتان. دکتۆر دلۆڤان سەبارەت بە پارێزگای هەولێر خۆتان نەزانن لە ڕۆژی هەینیەوە قۆناغێکی نوێ دەست پێ دەکات کە قۆناغی مانگی ڕەمەزانی پیرۆزە و هەموو شێوازی ژیان و لایفستایل لە تەواوی کوردستان بە نسبەت مسلمانانەوە گۆڕانکاری بەسەردادێت. ئێوە پێتان باشە ئەو ڕێنمایانە یاخود پێشنیازەکانتان چییە بۆ مانگە سەبارەت بە ڕێنمایەکانی تەندروستی وەکو دکتۆر سەباح وتی بۆەوەی لە 28 ڕۆژی داهاتوو یان لە 20 ڕۆژی داهاتوو با بڵێم ئەم مەترسیە تێپەڕێنین و بەبێ نیگەرانی هەموو جێگاکان بکرێن. بەڵێ سەرەتا بە پێویستی دەزانم پیرۆزبایی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری هەولێری خۆشەویست بکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. بەڕاستی پێویستە ڕێکارەکان وەکو باسمان کرد گرینگە بەردەوام بێتن پابەندی هاوڵاتیان بەردەوام بێتن وەکو برادرانیش باسییان کردکەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر لەوانەیە چۆنیەتی ژیان و لایفستایلی خەڵک گۆڕانکاری بەسەردادێتن کەوا زیاتر وەکو ئەو ساڵانەی ڕابردوو کەوا زیاتر خەڵک بە شەو بەخەبەر بوون و بە ڕۆژ زیاتر جوولە کەمتر دەبوو. لەبەر ئەوە ئێمە بەڕاستی پێشنیاری ئەوە دەکەین کەوا قەدەغەی هاتوچۆ یاخود ڕێکارەکان زیاتر لەو کاتانە بنکەوە بۆی هەیە بەرکەوتن زیاد بێتن و یانی زم و جۆلی هاوڵاتیان زیاتر دەبێت لە کاتی ڕۆژیش لەبەر ئەوەی لەو ماوەی ڕابردوو کەوا چەندین ئاسانکاری کرا ئەو شوێنانەی کەوا دەکرێنەوە و زیاتر پێداویستیەکانی خەڵک و تێدا ئەنجام دەدرێتن بۆی هەیە زیاتریش ئاسانکاریتر بکرێتن. لەبەر ئەوە پێویستە لەو کاتانەی کەەوە ئەو شوێنانە کراینەوە ڕێکارەکان
و ڕێنماییەکان هەر بە بەردەوامی و جێبەجێ بکرێتن لەبەر ئەوەی وەکو باسمان کرد تا ئێستاکە ئەو 28 ڕۆژەی کە باسمان کرد تا ئێستاکە نەگەیشتینە ئەو کاتە و بەسەلەت لە دوای ئەوەی کەوا نەخۆشی نوێ تۆمار نەکرایە بە تاکید ئەو شوێنانەی کەوا بەرکەوتەی زۆری لێ هەیە یان قەرەباڵغی زۆری لێ دەبوو ئەوانە پێویستە لەو ماوەیە بەداخراوی بمێننەوە هەروەک چۆن قوتابخانەکان و ئەوانش بڕیار لەسەردرا یعنی ئەوانە هەمووی پێویستە جارێ ئاسانکاری لەو شوێنانە نەکرێتن کەوا بەرکەوتەی لێ دەبێ و لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی نوێ یانیش سەرهەڵدانی ئەو ڤایرۆسە دووبارە. سپاستانەکەم دکتۆر ئازاد بابەتێکەیە بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێویست ڕەنگە گرنگی پێنەدرابێ من وردە نزیکە بمەوە لە کۆتایی و وەرگرتنی کۆتا پەیامتان بەڵام لە هەندێک وڵات قەدەغەی هاتوچۆ نەکرا بەڵام قەدەغە کراکە ئەو کەسانەی تەمەنیان لەسەر و 6 ساڵەوەیە بێنە دەرەوە چەند گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خێزانە بەڕێزەکانمان لەم ڕووەوە ڕێنمایی ئەو پیاوە ئەو ژنە نورانی و جوان و بە تەمەنانەی ناو خێزانەکانیان بکەن کە لەم ماوەیە بەرکەوتنیان زۆر کەم بێن نەک لەگەڵ دەرەوەی ماڵ بەڵکو لە ناو ماڵەکەش بۆی پارێزراو بن زۆر بە کورتی قسەیەکش لەسەرەوە با بکەین بەسەرمانە تێنەپەڕێ بێگومان ئەو کەسانەی کە گروپی مەترسیدارن ئەوانن کە مەسەلەن تەمەنیان لەسەر و 65 ساڵەوەیە مەسەلەن ئەوانن کە دووگیانن و مناڵانیش یەکێکن لەو گروپانی کە پێویستەکە زیاتر خۆیان بپارێزن لە کەسانی تر لە کەسانی نۆرمەڵ بەڵام بەگشتی ئەوە ئەرکی لایەنی پەیوەندیدار و حکوومەتە خەڵک ئیجبار کات بە پۆشینی پێداویستیەکانی خۆپارێزی من پێشنیارم کردو بۆ بەرهەم بەڕێز پارێزگار هەم بەڕێز قایمقامی هەڵەبجە و بەڕێبەری ئاسایش کە نەهێڵن هیچ کەسێک بێتە ناو بازار ئەگەر ماسکی نەپۆشی بێ بە کەمترین حاڵت ماسکی نەپۆشی بێ چونکە لە حاڵەتی ئاسانکردنی ئەم قەدەغێ هاتوچۆیە بۆ خۆی ماسک ئەتوانێت ڕێگرێکی باش بێ باریرێکی باش بێ بۆ ئەوەی کە خەڵک لە خەڵکانێکی پۆزتیفیشەوە تەنانەت توش نەبێ و بیرت نەچێ و کەسێک کە ماسکە پۆشێ واتە بەرامبەرەکەی خۆشەوە واتە نیشتیمانەکەی خۆشەوە واتە نەتەوەکەی خۆشەوە نایڵێ لەمەوە نەخۆشی بگوازرێتەوە وەکو ڕێنماییەک بۆ فەرمانگە حکوومیەکان کە کۆتا پەیامم بۆ ئەوەیە کە فەرمانگە حکوومیەکان ئەبێ بکرێنەوە چونکە ئەوە چەند کەرتێکن کە ئیش ئەکەن بنمونە تەنها تەندروستی و ناوخۆ و چەند شوێنێکی تر ئیشیان کردو بە تەواوی ئەم ماوەیە زیاد لە پێویستیش ئیشیان کردووە سپاسیانەکەم بەڵام پێویستەکات لە فەرمانگەکانە ئەگەر بگونجێ نیزامی سیستەمی یەک پەنجەرە بۆی کەس نێنە ناو فەرمانگەکانەوە ئەوە خەڵکانێک ڕاست بپسێرێت بۆ ئەوەی کە ئیشوکاری خەڵکەکان بەڕێ بکات و هەر فەرمانگەیەک وەکو فۆکەڵ پۆینت وەکو کەسێک کە پەیوەندیدار بێ لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی شارەکەیدا بۆی تازەترین ڕێنمایی یاخود ڕێنمایی پێویست بۆ نمونە ڕێکارەکانی وەرگرتنی موچە مەسەلەن ڕەشکردنی فەرمانگەکان ناوبەناو بۆ ئەوەی ئەم ڤایرەسە لە ناو شوێنەکانە لەسەر ڕووپۆش و ئەو سپاسانەکەم بۆی ڕێگر بین لە اینەکە و من هیچم نەماوە تەنها ڕێز و سڵاوم هەیە بۆ سەرجەم پزیشک و کارمەندان و جەنابیشتان و پیرۆزبایی ڕەمەزانیشتان لێ هەربژین دکتۆر نزار کۆتا پەیامت زۆر بە کورتی سپاسانەکەم کورتە دمەهەیەک پەیاما من ئەوە و قەدەغا هاتو چوونێت ڤیا بەردەوام بیت هەندە دەمژمێرێت تایبەتیژی هەیڤا ڕەمەزانێدا چونکە هەیڤە گەلەکە هەستیارە هەر وەستاژی مدوێتن لێرە ئەسپاسیە هەمی تیمێن ڕێبەریە خۆ پاراستنێت کەم تایبەتی و شەڤ ڕۆژکردنەیەکە نەخۆشیە بگەڕن خەلکی هشیارکەن زیکا دەست نیشانکەن ریپۆرتکەن هەروەستە سوپاس بۆ پەرستار و دکتور و کارمەندی تەندروستی کل نەخۆشخانە کۆرۆنا کارت کردیە و هەروەسا نەخۆشخانە کو تایبەت بوو نەخۆشێت گومان لێکری سوپاس بۆ هێزن ئەمنی سوپاس بۆ خەلکی مای خۆراگەر سوپاس بۆ ژۆرە ئۆپەراسیۆنی و سەرپەرشتە جەناوی پارێزگاری و هەمی ئەو خەلکی بەشدار بوون پشتەوانی ڕێبەریا گشتە سەخلەمێکری سوپاس بۆ هەوە سوپاس بۆ میوانن هێژا سوپاس بۆ هەمی میدیاکاراژیک و پشتەوانت مایت سەرەکی بوون بژین دکتۆر
دکتۆر سەباح من وردە وردە بەرنامەکەم کۆکەمەوە پرسیار ناکەم بۆەوەی ئەگەر شتێکەیە باسی بکەیوە کۆتا پێیان. بەڵێ وەڵام من داوا لە مامۆستایانی ئاینی یەکەم، داوا لە برا مسلمانەکانەکەم، داوا لە هاوڵاتیان و نوێشکران و ڕۆژوگرانی شاری سلێمانی یەکەم فشاری زۆر نەکەن بۆکردنەوەی مزگەوتەکان، چونکە ئەگەر خوا نەخواستە لەژێر فشاری ئەوانە مزگەوتەکان بکرێنەوە و ببێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و کۆتایی بە ژیانی کۆمەڵی خەڵک بێت، ئەوان گوناحبارە بن و وەکو وایە دەستیان هەبێت لە مردنی ئەو کەسانە و داوا لە هێزە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکانەکەم کەم تەرخەمی نەکەن لە جێبەجێکردنی ئەرکەکانیان، چونکە ئەگەرەوان کەم تەرخەم بن لە جێبەجێکردنی ئەرکەکانیان لەوە چێ ببنەوەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و بە هەمان شێوە مەترسی لەسەر ژیانی خەڵک دروستکەن و گوناحبار بن و ڕێز و سڵاومەوە سپاس بۆ هەموو هەر بژی دکتۆر دلۆڤان کۆتا پەیامی خۆتان زۆر بەکوتی سپاس. بەڵێ بەڕاستی بە پێویستی دەزانم کەەوە سوپاس و یەکە بە یەکەی پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بکەم کەەوە ئەو فترەیە زۆر ئەرکیان کێشایە و بە ماوەی 24 کاتژمێری کاریان کردووە و لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە و سوپاسی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر دەکەین، سوپاسی هێزە ئەمنیەکان و سوپاسی ڕاگەیاندکاران و سوپاسی هاوڵاتیانی خۆشەویست دەکەین. بەڕاستی ئەوان ڕۆلێکی زۆر تایبەتیان هەبووە لەوەی کەوا ئەو نەخۆشە بتوانرێت کۆنتترۆل بکرێتن و بە شێوەیەکی هێواش بڵاو بێتەوە. ئێستاش ئەرچی ئەوان بەڕاستی زۆر گرنگە، بە تایبەتی ئەوەی کەوا ئێستا ئاسانکاری کراوە زۆر گرنگە هاوڵاتیانی خۆشەویست بەردەوام بن لە جێبەجێکردنی ڕێمانیەکان، پابند بوون بە ڕێنماییەکان، خودی هەر تاکێک بۆ ئەوەی خۆی بپارێزێ خێزانەکەی پارێزێ کۆمەلگا بپارێزێتن. بۆیە زۆر گرنگە ئێمە جەخت لەوە دەکەینەوە و پابند بن بە ڕێنماییەکان. هەریەک لە بەڕێزان و ئەزیزان دکتۆر دلۆڤان، دکتۆر سەباح، دکتۆر نزار، دکتۆر ئازاد زۆر سوپاس بۆ کاتەی سەر ڕایماندووبوونتان بە ئێمەتان بەخشی لەشتان ساغ بێ، هەر سەلامەت بن. بەڵێ ئەزیزان پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆزتان لێ یەکەم بەو هیوای لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ویژدان و دڵ و گیرفانەکانی شەناسە بن و ئاگامان لە هەژاران و محتاجان بێت. ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. خواتان لەگەڵ.